خدمت بینەرەی عزیز برنامه هەنار سلام دیرم. یه هفته تر و هاتیم خدمتتان که یه بەشترێک لە برنامه لە پیشکەشی وی عزیز بکەین. تایبەتمەندی هەفتەی یەسە کە ئەمڕۆ جومە ساڵوەگەر یا ساڵڕۆژە شەهیدبوونە شەهید فەرزاد کەمانگەرە کە لە تەرەفە خۆم و ستاف برنامه هەنار و کل کارمەندەی لە ڕۆژهەڵات تیڤی تەسلیەت و کل خانوادەی لە شەهیدەی لە بزرگوارە کوردستانیشم و ئومیدوارم همیشه کرد و کردستان سربرز بون و لریه برز کردن ناو کردستان که شهیده ل کردستان این ناو برز و کن همیشه ملت کرد و آرزوی ل دیرینه خویان برسن. خب بینەرێ عزیز سەرەتای بەرنامەگەس امیدوارم این برنامه و برنامه خودان بزنین هاوریمان بین و یارمەتیدەر این برنامه بین و تا ئێرەنگەیشە لێی ڕیە متوجه بین که وەگەردە ناردن ڕێنمایی لە خودان ئەڕە فیسبوک و جیمیل برنامەکە کە ئەلانیش لە خوار شاشەی تەلەڤیزیۆنەکان هەست یارمەتیدەر بین و دەستخۆشی لە گشت دەدان کەم سەرەتای برنامەکە بەشە سەرەتایی دوێنیم و دوایەوە تێمە خدمەتدان. فەرزاد کەمانگەر لە دایکبووی ساڵ 1354 هەتاوی لە شارە کامێران کار و پیشەی معلمی چالاکی فعال و چالاک و حقوق بەشەری چالاک ژینگەیی یا محیط زیست ڕۆژنامەنووس و فعال سنفی معلمەیل کوچە هەتاهەتایی 19 گوڵانە ساڵ 1389 لە زیندانە ئەڤین. فەرزاد کەمانگەر معلم دڵسوز مەدرسەی لە ناوچەی کامێران بی کە لە ساڵ 1354 لەی شارە هاتوودە دنیا و لەگەرد گەورابینی و چەوکردنی لە ژیان جیاوازیەی و فاسلەی لە چینایەتی وەدی کرد و وەی خاترە لەگەردە هەوڵدانی ئەڕا بەزاننە پلەی لە ژیانە خۆی هاوکاتیش مردمە دەوروبەری لە هویرە و نەوەرد و هەوڵی یەبی کە ئەوان وەگەردە مافەی لە سەرەتایی خۆیانە ئاشنا بکەیت. ئیڕوانی نییە ناچاری کردووە کە ئەڕا پیشبردن و ڕیواکردن ئەڕا چالاکیە لە خۆی پەنا بۆیدە بڕێک ڕێکخراوەیل و سازمانەی لە مەدەنی و فەرهەنگی و سنفی شوێنەی لێکچووی ئەنجومەنە سنفی فەرهەنگی لە کامێران و ئەنجومەنە ژینگەیی ئاسک. هاوکات فەرزاد وەناو مستعار سیامەندیش لە مانگنامەی فەرهەنگی ئاموزشی ڕوویان کە لە ژێری نەزەرە ئیدارەی ئاموزش و پەروەردەش کامێران چاپکویات بابەت و مەطلب نووسیات. ئەو کە لە زەمینەی مافەی لە نەتەوەیل و هەروەی جوورەیشە لەبارەی کیشەی ژنەیل چالاک و فعالبی جوورە تەماشاکەر دانەنیشتیاد و هەمیشە خەریکە کاربی. لە گەلاویژە ساڵ 1385 لە کاتە سەفەری گەڕا تێهران لە گەردە یەکی لە ڕەفیقەیلی باڵبەس کریا. ماوەیەک لە بەندە 209 زیندانە ئەڤین، ماوەیەکیش لە زیندانە ڕەجای شەهرە کەرەج، ماوەیەک لە بازداشتگای ئیتلاعاتە سنە و ماوەیەکیش لە بازداشتگای ئیتلاعاتە کرماشان بازداشتبی. خاڵ و نقطەی هاوبەشە گشتی ئیماوە کە نزیکەی 33 مانگ بی شەکەنجە بی و شەکەنجە و ئەزیەت و ئازار. لە دوای گشتە پەروەندەسازیەی و ئەتەهامەی لە کە خریادە پای ئی معلمە دڵسوزە شەوەکی ڕۆژە 19 گوڵانە 1389 فەرزادە کەمانگەر لەگەردە ئەلی هەیدەریان، فەرهاد وەکیلی، شیرین ئەلەمهولی و مهدی ئیسلامیان لە زیندانە ئەڤین لە سیدارە دێریان و ناویان چیە لای ناوە قارەمانەی لە ڕیە ئازادی و ڕزگاری ناو ڕیان هەتاهەتایی بوود. خب بینەرێ عزیز ئی بەشیشە لە بەرنامەکە پیشکەشتان کردیم. ئومیدوارم مورد تەوەجودان قرار گرتوویت و لێرەشە دریژەوە بەرنامەکەمان دێن لەگەردە مهمانی عزیز کە هایمە خدمەتی و هەوڵمانیش ئێستا کە تەوەرە بەرنامەکە وەرە سەر ئی ڕۆژە بچوولی ڕۆژە پیرۆزە کاک حامد چاوشین هایمە خدمەتیان چالاکە سیاسی لە کوردستان و ڕۆژهەڵات کە ئێرەنگە هانە
کوردستانە باشوور کاک حامد فرەفرە خۆشەتی ڕە بەرنامەی هەنار و ئەفتەخارە ڕایمە کە لێ ڕێ توێنستیم لە ڕێی وێشەوە بتوێنم چەند کەلامێک لەسەر مۆزووی و تەوەرێک تایبەت وەگەر بینەرەی لە عزیز قسە بکەین. شتەکەم ڕێز و سپاسدانەیە منیش ڕێز و سڵامەیە لە خزمەتی بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤیدا لە خزمەتتانە. کاک ئامەدیوە خۆدان چالاکێک سیاسی وە مەدەنی بینە لە ڕۆژهەڵات و کوردستان و فکرم ماوەی فرێگیش لە تێران بینە لە دەورەی دانیشتووی هەم فعالیەتە دانیشتووی داشتین و هەم سیاسی. هەر زۆرێک خۆدان خاسرێک زانین ئەمڕۆ ڕۆژە جومعە ساڵ ڕۆژە ئێدامکردنەوە شەید بینە شەید فەرزادە کەمەنگەر و هاوڕێی لێبی کە چەند ساڵ وە جەیسە ئیتفاقە ڕوودا. دووسری جوورە باسەکە دەستوە پێ بکەین کە چون وە خۆدان چالاکی داشتینە توای مەڕە کەسێکی کە نینە ناو هەوزەی کارە سیاسی یەکەمی قابلت لەمستر بوو و بتوێنین بچینەوە هەڵەهەوا بینیم فەزای کارە سیاسی ئەرا چالەکەی سیاسی لە ناو ئیران چجوریە کە بەرهەم و داهاتی یە دوای ماوەیەک بوودە سزایەکی جوورە مەسەڵەن زیندان یا تەنانەت ئاخرجاریشی حکمی زۆر حکمە ئێدام. ئێمە بۆ کە فعالیتای سیاسی و کاروباری سیاسی یا مەدەنی ئەبێ وڵاتانی جۆرا و جۆر تۆ لە نەزەرا بگریت. ئاستی دموکراسیان لە نەزەرا بگری، ئاستی ئیستبدادیان لە نەزەرا بگری، ئەمانە تەسیریان هەیە لەسەر چۆنیەتی کاروباری سیاسی و فعالیەتای سیاسیە. ئەگەر تۆ چاوی لێ بکەی لێرات تەقسیمبەندیەک هەیە کە ئەو وڵاتای دموکراتیک و ئەوە وڵاتای نادموکراتیک خودی وڵاتای دموکراتیکیش ئەوی شەتوانی مەسەلەن تەقسیمبەندی بکەی وڵاتای شبه دموکراتیک یا وڵاتایە کە ئاستێکی بەرز لە دموکراسیان هەیە. لێرە تۆ فعالیەتای سیاسی فعالیەتای ئیجتماعی مەجراهایەک هەیە کە تۆ بتوانی دەنگی خۆت هەڵبڕی کاری خۆتی تێدا بکەی ڕۆژنامەنگار بیت خەبەرنگار بیت یا فعالی سیاسی بی و بەپێی قانونێک کە لەوێ تەسی بکەوە هەم تۆ مافت هەیە و هەم یەک سری سنوور بلاخرە تۆ بێ ڕعایەتی کەی. بەڵام لە وڵاتهای نادموکراتیکا کە خۆیان بە دوو دەسە تەقسیمە بن یەکێکیان وڵاتایەکی ئیستبدادیە کە معمولاً ئاستێک لە تەمەرکوزی دەسەڵات لە دەست یەک نەفەرایەوە تا ڕادەیەک تۆ ئەتوانی وەکو فعالیەتهای غەیرە ڕەسمی یا ئەحزاب بە شێوەیەکی غەیرە ڕەسمی دەرەجەیەک لە ئازادی هەیە حداقل حوزەی خصوصی لەوێ ئازادە جامعەیەکی مەدەنی هەرچەند قەوی نییە بەڵام تۆ لەویا ئەبینی تۆ فعالینی ئیجتماعی یا مەسەن فعالینی سیاسی ئەگەر نۆرمهای ئەو جامعە یا قوانینە کە لەوێ دانراوە تێپەڕی بکەن دەرەجەی سزادانێکیان هەیە بەڵام نەک وەکو وڵاتای دیکتاتۆری مەسەن تۆ وڵاتی مسر لە نەزەرا بگرە و وڵاتی مەسەلەن سووریا یا مەسەلەن ئێران جیاوازیەک ئەبینی بەڵام لە وڵاتهایەکە کە جیا لە دەرەجەی ئیستبداد نەوعێک ئیستبدادەکە حاڵەتی ئیدئۆلۆژیکی هەیە یعنی هەمزەمان گفتمانێک دیسکۆرسێک یا ئیدئۆلۆژیەک ئاستی تەنگکردنەوەی دەسەڵات بە ڕادەیەکی زۆر ئەهێرێتە ئاراوە. لێرایە کە دەسەڵات زۆر تەنگترە زۆر مطلقترە گفتمانەکان زۆر یەکدەسترە گفتمانەکەی زۆر یەکدەسترەوە مەجالێک بۆ فعالیەتی نیروهای ئیجتماعی تر نیروهای سیاسی تر یان بۆ گفتمانهایەکی تر گوتارێکی تر نامێنێتەوە وەختێک کە مطلق ئەکرێتەوە
دەسەڵاتی سیاسی یا گوتاری سیاسی لێرایە ئاستی مجازاتەکانیش زۆرتر ئەبێ ئەنواعی جرمهای سیاسی و ئیجتماعی پیا ئەبێت جرمهای فەرهەنگی پیا ئەبێت و دایرەی مجازات دایرەی جرم و مجازات هەم وسعت پیا ئەکات و هەم شەدیدترە بێتەوە تا ئەو جێگەی کە مەسەلەن عنوانێک بەناو محارب یا مجازاتێک بەناو مەسەلەن ئیعدام دێتە ئاراوە تۆ ئەتوانی بیبینی بەنابەرین ئەمە بە ڕژیمێکی سیاسی بەستەجی هەیە یا بە حاکمیەتێک بەستەجی هەیە کە چەندێک دموکراتیک بێ یا نادموکراتیک بێ ئەگەر نادموکراتیکە ئاستی ئەو نادموکراتیک بوونە ئایا هەر لە حوزەی ئیستبدادێکی فەردی یا خلاصە بووەتەوە یا وەکو مەسەلەن کورەی شمالی ئەیواتە ئاستی ئیدئۆلۆژیشۆ تەنانەت لە سەر مەسایلی جزئیترین مەسایلی ژیانی شەخصیز دەخاڵەتەکات. کاک حامد ئەگەر بگەڕێمەوە ڕاو چەند ساڵ پیشە و زمانێک کاک فەرزاد و هەوڕێی لێ ئێدامکردن جیا لە یەک ڕووداوی دڵتەزین بێ و تەمامە مردم کوردستان و لە هەر شوێنێک ئەگەر ئینسانی ئاگاه و هوشیار بیەوە وجدان لە ناخی هەست لە هەر شوێن دنیا قەتئەن ئیخەوەرە ڕەسیەسەپی دڵێ خەمبار بیە و وەی حرەکەتە ناجوان مردانە و ڕاستی لە لای ئەو ناخۆش بێ وەلی کارگەری لەسەر خەڵکی کوردستان چی بی؟ واقعیەتێک هەیە ئەویش ئەوەیە کوردستان لە ماوەی یەک سەدەی ڕابردووە حەق و حقووقێکی هەیە کە هێشتا تەمین نەکراوە هێشتا ئەو حەق و حقوقەی بە ڕەسمیەت نەناسراوە بەل لە هەر شتێ حەقی نەتەوەییە حەقی ملیە کە وەکو ملەتێکی چەند ملیۆنی لە هەر مافێکی خۆیان لەباری زبانیەوە چاوی لێ بکەی لەباری سیاسیەوە بڵێ لەباری اقتصادیەوە بڵێ لەباری فەرهەنگیەوە لە هەمووی مهمتر چاوی لێ بکەی ئەم ملەتە بێبەش کراوە چەندین دانە جنبشی بووە جنبشی سمکۆیە جنبشی کە کۆمەڵەی ژێکاو دروستی کرد بۆ کۆماری کوردستانی لێکەوتەوە جنبشی دەهەهای سی و چلی لێکەوتەوە وەکو سازمانی ئینقلابی ئینقلابی 57 لێکەوتەوە مدام جنبشایە کاتون نەیانتوانیوە یا نەکراوە یا هێزیان پێنشکاوە کە بتوان لە بەرابەر ئێستبدادا لە بەرابەر زوڵمێکی ملیە کە نسبەت بە گەلی کورد وجودی هەیە لە ئێرانە ئەو مافانە بەدەست بێت و مدام ئێمە چاوی لەکەین فعالین ئێمە ڕۆشنبیرانی ئێمە تێکۆشەران و چالاکانی سیاسی و فەرهەنگی ئێمە لە پێناوی ئەم گەیشتن بە مافەڕەوانە تێکۆشن خەباتەکەن و وەک کاک فەرزادی کەمانگەر تا ئاستی مەرگ و ئیعدامیش ئەچن ئەمە کێشەی یا مشکڵی خودی کاک فەرزادی کەمانگەر نییە ئەمە کێشەی ملەتێکە کێشەی نەتەوەیەکە کە یەک قەرنە هەزینەی بۆدا زەحمەتی بۆ کێشێ خوێنی بۆدا وەختێک کە تۆ ئەبینیت کە لەگەڵ تێکۆشەرانی تۆ لەگەڵ ڕۆناک بیرانی تۆ ڕفتارێکی ئاوا ئەکرێ ئەو حسی هاودەردی ئەو حسی ملی و نەتەوەییە کۆ ئەبێتەوە و سەرنجامەکەی ئەوێ بەوە کە ئەوینی ئاعترازێکی هەمەگانی و یان هاودەردیەک پێکەوە لە قاڵبی تەحەسونا لە قاڵبی ئاعتساباتێکا کە ئەکرێ و دیومانە پێک دێت بەنابەرین من پێم وایە ئەم مەسئلە مەسەلەیەکی گشتیە مەسەلەیەکی عمومیە لە ناو کووردا و زۆر جاریش ئەبێت کە تێکۆشەرانی ئێمە تووشی گرفتایەکی ئاوا یا تاپای مەرگ ئەچن و ئەمە نەوعێک ئاعتراز و نەوعێک یەکدەنگی بە دوای خۆیان هێنێت. شەهید فەرزاد کەمانگەر موعەلم بی
فعالیەتێری جوورە تەماشا بکەین مەسەڵەن خارج لە ئەو چشتە کلیشەیە کە دیاری کەنەڕا مەدرسە دەرستنەوەوانە وەلی خارج لێ پەیوەندی فرە گەرمگورتەك داشت وەگەردە هەم مردمە دەوروبەرە خۆی و هەم محەسڵەیلی و کارگەری و ئەسەرە ئەو لەسەر مردم دەوروبەرە خۆی شاید یە بێتە بەهانەی و بیانووی گەڕا یەکە دەسەڵات جمهوری ئیسلامی و ئەو بەشەی لە کە کارە قەزاییەکان بیانووی گەڕایان دروست بود و یە بکەنە یە جۆرمە سیاسی ڕێ ئەگەر ئیە بکەیمە مەعیارێک ئایا جایگا و پایگای معلمەیل ئۆستادەیل و گشتی لە هەر شوێنێکە کارکەن تا چەندێگە توێنن چەندی ڕۆڵ بینن لە ناو جامعەی خۆیان لە کوردستانە خۆمان کاک فەزیل ئەزانی چۆنە واقعیت ئەوەیە کە بەهاتنە ئارای دنیای مۆدێڕن و ورودی ئەو مەفاهیم و مەوزوعاتە کە لەمڕەوە هەیە و دێتە نەو جامعەی ئێمە و شکڵگیری تەبەقاتێکی تازە مەسئلەی ئاموزش نوێبوونەوەی ئاموزش و پەروەرش نوێبوونەوەی پەروەردە چینێک بەوجود ئەهێرێ لە ناو ئیجتماعە بە ناو معلم ئەسەن بنەمای هەر جنبشێکی پێشکەوت و هەر بزوتنەوەیەکی گەرم و گۆڕ ئاگاهی لە ئاستێکی مناسبایە و تۆ ئەسەن نەک لە هەر بزوتنەوەکان و جنبشەکانە لە مەسەلەی تەوسعە گەشە و تەوسعەها و تەوسعە و ڕشتی جەوامعی جۆرە و جۆر و کۆمەڵگاهای جۆرە و جۆرە ئەوە لێرە پەروەردە ئاموزش و پەروەرش و نیروهایەک کە لەو حەوزە فعالیەتەکەن بنیادێکە بۆ گەشەی هەر بزوتنەوەیە گەشەی هەر کۆمەڵگایە و هەر مەملەکەتێ معلمیش وەکو چینێک کە ڕۆڵی سەرەکی ئەگێڕێت لە ناو ئەم جامعاوە ئەتوانی تۆ وەکو قشرێکی ڕۆشنبیر ناوی لێبووی کە خەڵک پەروەرداکە خەڵک فێری خوێندنەکە فێری خوێندنەوەکە فێری نووسینەکە فێری عیلم ئەکات کە چاوی لێ ئەەکەی ئەم قشرا وەکو قشرێکی ڕۆشنبیر وەکو چینێکی ڕۆشنبیر لە نزیکترین سەتح بە ئیجتماعان و لە واقعە لە ئێرتباتێکی مستەقیمان لەگەڵ توودەهای خەڵکە بەنابەرئین ئەوەڵین تەئسیر گوزاری لە زەمینەی شعور بەخشی لە زەمینەی ئاگاهی بەخشی لە ناو کۆمەڵگا معلمینە هەیانە جا ئەگەر معلمین بە وەزیفەی خۆیان ئەمەڵکەن قەتعەن تەئسیرێکی یەکجار زۆریان لە ڕشت و تەوسعی هەر بزوتنەوەیەک یا هەر مملەکەتێکە ئەبێ بۆیە هەمیشە دەسەڵاتهای ئستبدادی بەتایبەتە گەر جەنبە ئیدئۆلۆژیکی بوو بێت هەمیشە سعی بووە کە ئاموزش و پەروەرش بە کۆنتڕۆڵی خۆیان دەربێرن مەسەلەن ئێستا تۆ چاوی لەکەی جیا ئیسلامیەکان لە زەمینەی کاری سیاسیانە جیا لە مەسەلەن لە ئەبزارهای ماڵی یا ئەبزارهای سەختی قودرەت هەمیشە هەن بە شوێن ئەوە کە ئاموزش و پەروەرشیش سعیکەن بە ژێر سولتەی خۆیان نۆ دەربێرن تا ئەو جۆرە کە پێیان خۆشە شکڵ بدەن بە بیر و بڕواهایەک کە لە مناڵیەوە بە خەڵکە درێ بۆ ئێمە تەئسیری ئەم قشرە ڕۆشنبیرە ئەتوانین لە بورهەهای جۆرا و جۆری تاریخی کوردستان و یا حتا مێژووی ئێرانە چاوی لێ بکەیت چ ڕۆڵێکیان هەیە مەسەلەن لە بزوتنەوەی یا شۆڕشی ساڵی 57 چینی معلم و ئەم تەبەقە توانیان چ ڕۆڵێکی ئەساسی لە ڕۆشنکردنەوەی خەڵک و لە هەندانی خەڵک بۆ بزوتنەوەیەکی بەهێز لە ناو کوردستانی ڕۆژەڵاتە بێرنە ئاراوە یا مەسەلەن ئەگەر تۆ لە سەتحی ئێران چاوی لێ بکەی مەسەلەن
سازمانی چریکای فەدایی خەڵق یا مەسەلەن سازمانی مجاهدینی خەڵق بەشێکی هەرە زۆریان معلمەکان بوون کە لە ناو دەبیرستانەکانە حتا لە ناو دانشگاکانە توانیویانە ئاگاهی بەخشیکەن خەڵک خۆشیار بکەنەوە نسبەت بە تەحوڵاتێکی کە لە دەوروبەریانە ئەوێ یا مەسەلەن حتا بگەڕینە سەر کوردستان کۆمەڵە چ نفوزێکی بووە لە ناو معلمینە لە ناو ئەو کەسانی کە لە ئاموزش و پەروەردەش و محیتی پەروەردە کاریان کردووە ئێمە بەدەیان مەسەلەن معلمی شەهیدمان هەیە لەنا ئەو بزوتنەوە کە لە کوردستانە بووە لە ئەم سێدەی ڕابردووانە وتوانیانە تەسیرێدا بنن کە کەسی وەکو کاک فەرزاد ڕێگەیان ئیدامەداوە سەرنجام و عاقبەتێکی ئەوە دامنگیری ئەبێت. دەستخۆش بوو کاک حامد ئیمە ڕەوا لە بەرنامەکمان وش بەسەکە کەمێ دوو بەشەوە لە وەسەدە بەرنامەکە بەشی ترێک دوێنیم و دوایەوە دریژەوە باسەکەمان دێن واجازی خۆنە تکە لە خزمەت بینەری عەزیز بەش ناوبەری وەگەردێکە دوێنیم و دوایەوە دریژەوە بەرنامەکەمان دێم لە کۆتاییشی تێمە خدمەتە مێهمانە عەزیزمان. تەپ و تۆز و باوبۆران و گرمەگرمی هەورێ ڕەش بوو دارەبەنێ لە دەربەنێ بەدەستی با هەڵکەنرا سەر بەرەو خوار کەوت و هەستا کەوت و شکاو لە کەنێکا ئەسیرەکە شتێکی نەما بوو لەسەر سنگی دیوارەکەوە جەمال بنووسێ ناممان بە تەنیا هەر ناونەکەی نووسی لە ناکاوە منیش خەریک بووم لە درێژەیا بنووسم ئازادی بەداخەوە ئازا زوو لە پڕێکا دەستڕێژێک و سنگی دیوار کون و جەمال دەستی گرتە پێیەوە و گوێچکەی کۆڵان کەڕ بوو چەند مەئموری چەک بەدەست ڕایانە کرد و نزیکە بوونەوە جەمال پێچێدا لە خۆی و بە من ئەیگوت بڕۆ دەستیم گرت و گوتم هەستە ڕاکێ گوتی ناتوان تۆ بڕۆ سەر لە نوێ کۆڵان تێکش لەژا لە دوورەوە قێڕاوم ڕاکە بەشە لە شەو دووسێ هەنگاو ڕای کرد و بە مشت و لە قەڵ و قۆناغی تفەنگدایان بۆسا و بردی لە خۆرە زەردی کۆڵانە زەنگۆڵ زەنگۆڵ پشکۆ دادەخزا و کاول دەبوو هەوڵ و هەوڵەق لە هەرای خەڵکا چاوە چاوی بوو دوو مەئمور شانی جەماڵیان گرت بوو چاویاندا ئەپۆشا سەیر بوو سەران سەر مەیدان و سەربان سەر بوو دارە دارە دار بە پێوە وەستا بوو سەر ئەچووە سەری دار و سەیرانێ بوو سەیری چاو چەپ و چێڵ داڵە کەرخۆر داهۆڵی سەیران کەر کە هاتبوون بۆ بینینی پەلکوتانی چرایەکی ئاوێزانی سەر ڕێی باکان باڵای جەمال ئاوێزان پەلە کوتێ و جەمال ئەتێ لە مەئمور و چڵکاو خۆر و
خۆفرۆش و سەگ و سەردار لە کەڵکوبان حەپە حەپ و ئولەیان بوو. هەر کوتوپڕ لە ناخی سەگ و سەگوەڕا ناتەواوێ، خۆفرۆشێ فەرەجناوێ پشکۆی دەستنیشانە کرد. بەدار و دەستەی ئەعدامکەرەی گوت ئەوە تانێ دۆزینەوە ئەوی تریان. پشکۆ هەڵات لە دەلاقەی لە قولۆقی ئەمدی و فرمێسکێ لەرزانەوە بۆ کەسەکانی دەڕوان. مات و بێدەنگ کە ڕەواڵە خوشک و برانی گەران بوو. بەر لە ئەوەی لافاو بڕژێ و ئەوان ببات، ئەم چاوی بەست ماڵاوایی لەو ماڵە کرد. ماڵتان ئاوا نەبێ ئیتر، نە ئەم ماڵە و نە هیچ ماڵ. شەقام کەز و کۆڵان بێدەنگ، دار بەرقەکان لە ڕوولاواز دووسێ بنسی بەرپێیان زەرد کرد بوو. پشکۆ کۆڵانەکەی بەجێهێشت، لە تاریکایەکدا وەستا، پاڵی دایە دیوارێکەوە چاوی لێکنا و نەکا بەرقی چرای ئەو ماشینەوە بۆ لای ئەهات لێی بکەوێ و بدرەوشێتەوە. ئەو ساوبی بینن و مەئمورەکان بە پەلە لێی دابەزن و فەرەج دیسان هاوار کا خۆیەتی دەوری بگرن. ئەم ڕاکاتە نێو تاریکی ئەوان ئیس بدەن، دەمانچەدا کێشن و شریخەی گول لە تەرمی بێدەنگی بخاتە سەر شەقام و کەس نەوێرێ سەر بکێشێ و ئەم بڕمێت و بە پەلە بچێتە ژێر ماشینێ لە قەراخی کۆڵانەکەدا و پلاو پل لەو دیوی ماشینەکەوە دەرهات. لە دیواری ماڵێکەوە چووە سەربان، چەند تەقەی تریان لێ کرد. شار لەژێر چێڕی مەرگا دەمبەس کرا. پشکۆ بە شەو شارە و دەربوو، شارتان ئاوا نەبێ هەرگیز. شارەوانانی شارە چرا کوژراوە هەڵواسراوەکان. لە پەراوێزی ئاڵۆزی ئەم ڕۆژە ڕوو لە شەوەدا، دارستانێ داپڕووسکا، پێدەشت شێت و سەرگەردانی سەرهەڵدانی تۆفانێ بوو. زەمین ئەسیری سەرما و ئاسمان ئوردوگاوێک بوو. کوپە کوپە و واگۆن واگۆن هەوری بۆر و ڕەش و چڵکن لەم دی و ئەو دیوی دنیاوە بۆ ئاسمانی ئێرە ئاهات. گرم و هۆڕ و قرم و قاڵ بوو. لە دوورەوە نێزە و شمشێر بەرقی ئەدا و هێڵی ئاگر پەیتا پەیتا لە چاوانی ئاسمانە دیاری ئەدا. هەوری خەمێکی تەنگەتاو لە گەروی ئەمدا ئەگریا. پۆل پۆل قاقا قازی قوڵین لە ئاسمانی تەمداگرت و پەلیانە قوتا و تێپەڕ ئەبوو. پشکۆش سواری ڕێگەی تەنیای سنوورێ بوو. هەوا خەست و بێدەنگی و ماڵە قوربە سەرەکان نزم و نەوی. ئاواییەکی سەرسنوور لە کونی سەربانانەوە ئاوارە دووکەڵێ هەڵەسا و ئەچووە چاوی ئاسمانە. چەند کەس قوڕیانە شێلە ئەیان کردە سەربانێکە. یەکێکیانەی گوت ئەرێ برا چ مەجبوری؟ دوانیان گوتیان کەسێ شارە و دەریش بوو بێ بەم ناوەختە لە ئاوایی ناچێتە دەر. تێکڕا هەر هەموویان مەڕۆ تۆخوا، تەرمی هەواڵ ئاوێزان و ئاسمانی چاوەکانی گژ و ئاڵۆز، تاک و تەراژ ژن و مناڵ سەیریانە کرد. کوزەی چەقەڵ و گڤەی با بێدەنگیان ئاڵۆزە کرد. چرا زەردەڵەکانی دوورە دەست خەریک بوو گیانیان دەرئەچوو. خەروار خەروار خۆڵە مڕود و کەڵی ڕەش ئەکرایە سەر ئاسمانە. نوقمی تەم و سەر هەڵگرت و
تو لە ڕێگا بە چەشنی ژان لە ناوسکی چیا و چۆڵا پێچی ئەدا و کاول ئەبوو کولو کولو بەفرە باری بەسەر تەرمی ڕێگەی تەمام هەنگاو هەنگاو هەناسەی ئەم تەرمی ڕێگەیدا پۆشا پۆل پۆل پەپولەی سپی هەڵدەفرین و دەنیشتنەوە تاک و تەراو شریخەی گولە ئاسمانی ئاژی نەکرد خەیاڵی ناسکی کۆترێ دا ئەچڵەکی ساقی شەمشاڵی مامزێ لە دوورەوە هەڵە لەرزی لێوی خەمباری دایکێ پەڵ پێگرت شوێنە پایەکی بێکەس و زەوی و ئاسمان مشت و مڕ و پۆل پۆل پەپولەی سپی و شاخ و چەم و پێدەشتەکان کفنی سپیان لەبەر ئەکرد شاڕە و دەر دێ و دەر هەناسە ساڵ دێ جمرجون دا پۆشراو بینەرەی عزیز دریژەوە باسەکەمان دەیم لەگەردە کاک حامد چاوشین کاک حامد ئەگەر مۆزوع باسەکەی کەمێک بۆ وەربەڵاوتریەوە بکەین ئی پرسیارە لە خدمەتان ئەرز بکەم کە لەگەردە هاتنە سەرکارە ڕوحانی و جەماعەتە وە قەوڵی ڕفۆرم خوازێل یا ئیسلاح تەڵەبەیل فرق هەست لە سیاسییل یا لە ئەحزاب یان لە گراشەی لە سیاسیە جورای جورە ئیران وە گشتی تەنانەت بڕی لە کوردیلیش چاوەڕیە کردیان کە گۆڕانکاری لە ناو ئیران دروست بوود یا تەنانەت دەری هەدە کە ئێدامەکان کەمترەوە بوود زندانی لە سیاسی کەمترەوە بوون یا حتا فرەتر لە ئێشە زندانی لە سیاسی ئازادەوە بوون وەلی ئەلان دوێنێ من ئەو ئامارەی لە کە لەلایەن ڕێکخراوەی لەوە ئێلان بوود لەبارەی زندانی سیاسی یا لەبارەی ئێدامەکان دەبێت سەرشکیشی چوو لۆرەوبان ئیوە هەڵسەنگاندنە ڕای مۆزووە چ هەست من یەک نوکتە لە خزمەتانە عەرز بکەم ئەویش ئەوەیە نازم تا ئێستا من زۆر بە ڕوونی نەمدیوە کە ئەم مەسئلە لەسەری باس بکرێ ئەگەر تۆ چاوی لێ بکەیت 16 ساڵ لەمە و پێش بەشێک لە حاکمیەت بە گفتمانی ئیسلاح تەڵەبیۆ هاتە ناو کایە ئینتخابات و بەرەندەیش بوو دوای 16 ساڵ بە گفتمانێک بە ناو ئێعتدالگەرایی هاتە کایە ئینتخابات و بۆ وەرگرتنی دەسەڵات ئێمە ئەگەر چاوی لێ بکەین لە زەمینەی سیاسیە ئەمە نەوعی پەسڕەفتە ئەمە نەوعێک شکستی گفتمانی ئیسلاح تەڵەبیە یعنی تۆ لە ئاستی ئیسلاح تەڵەبیۆ سقوتت کردووە بۆ ئاستی ئێعتدال خوازی پێت وا بووە ئیسلاح تەڵەبی هەر لە چوارچێوەی سیستم لەو چوارچێوە کە ئێستا هەیەەوە لەو بەرئەساسی هەر ئەو قانونی ئەساسیە و دەستورە کە وجودی هەیە ئیسلاح تەڵەبی شتێکی ڕادیکاڵ بووە بۆ یەکانێ ئەتۆ ئەوەی شت تەس کردووەتەوە ئەوەی شت تەنگ کردووەتەوە هاوردووتە تا ئاستێکی خوارتر بەناو ئێعتدال تەڵەبیت مشخصە کە تۆ کە نسبەت بە 16 ساڵ لەمەوبەر سقوتت کردووە لە باری فکریۆ لە باری ینی مەبەستم باری گفتمانی ئێستایە مشخصە کە ئەعدامەکان زۆرترە بن شکنجە زۆرترە بێ توندوتوژی زۆرترە بێ فەساد زۆرترە بێت ئەخلاق وێرانتر ئەبێت جامعە زیاتر بەرەو فروپاشیەچێ و ئەمە خۆی نیشان لە بحرانێکی یەکجار قوڵ و ئەمیق لە جەوامعی ئێرانی کۆمەڵانی خەڵکی ناو ئێران ئەدا
و من بە شتێکی تەبیعیشی ئەزانم ئەو تونوتیژیانە ئێستا ببێ تەبیعی نەک لەو بارەوە تەئیدی بکەیت لەو بارەوە کە بالاخەرە لەو فەزا لەو دیسکۆرسا تۆ نابێت چاوەڕێی ئیسلاحخوازی یا چاوەڕێی بڕێ کاری مثبت بکەیت بەتایبەت ئەوە تۆ ئەگەر چاوی لێ بکەیت بحرانهای سیاسی ئێران ها لە ئاستێکا چوەتە ئاستێکی غیرە قابلی کۆنتترۆل حتا حوزەی فەرهەنگی حوزەی ئەخلاق حوزەی سیاست ئەمانە ئیتر غیرە قابلی کۆنتترۆڵە بەنابەرین نیروهای ناو حاکمیت تەیفهای ناو حاکمیت بە نظری من تەقسیم بەندیەکیان بۆ خۆیان کردووە کە کەماکان نیروهای ڕاست و نیروهای سنەتی نەهاتای دەسەڵات نەهاتای ئەبزاری سولتە بەدەستیانەوە بوێت و سیستمی قەزایی هەر بەدەستیانەوە بوێت و ئازاد بن لە هەڵسوکەوتەکانی خۆیانە بەتایبەت لە عەرسەی ئەمنیەتی و لە عەرسەی سیاسیە و بەشێک لە دەسەڵات کە تەخەسوسی ترە بەشە لە دەسەڵات کە زۆر پێویستی بە زۆر مەسایلۆ نییە دراوە بە تەیفێکی تریان کە بتوانێت حەداقەل معیشەتی خەڵک تۆزێک وەزعێکی باشتری پێ بدات. خب کاک حامد بە هەر حاڵ ئی ئێدامەی لە یان هەر حرەکەتە سیاسی ترێک ناو سیستمە دەسەڵاتداری ئیران حاکمیت هەر حرەکەتی کە وە تایبەتی ئەگەر مۆزووە باسەگەیمە ئەلان ئێدامەکان بود چشتی هالە پشتی سیاسەتی هالە پشتی یان فکرێک هالە پشتە ئەو کارە هەدەفێک توان بەڕەسنە پێ ئایا ئەو هەدەفە خۆیان ڕەسینە جمهوری ئیسلامی یا ئەو ئەسەر وەک تەئسیر گوزارێک کە تواسنە لە مردم داشتوت وە پێ ڕەسینە ئەسەن مجازاتی ئیعدام یا مجازات های قۆرس لە نەزەریەهای تازە یا لە دنیای متەمەدنی ئەمڕۆ عیبارەت نییە لاچووە یا حداقل تەفسیرەکەی وانە سەرنجامەکەی وانە تۆ چاوی لێەکەی هەدەف لە مجازات ئەگەر بە فکرێکی نوێترۆ تۆ هەڵی سەنگێنی یعنی ئیسلاحی مجرم و گەڕانەوەی مجرم بۆ ناو ئیجتماع کە بتوانێت زندگیەکی سالمتری لە پێشەوە بوێ یاگەر حتا حاڵەتێکی زۆر خەتەرناکی بوێ نێڵن ئەم فەردە لەگەڵ کۆمەلگا قاتی بوێ لە جێگەیەکی ترە ڕای بگرن. ئەمە لە ئەم شێوە لە مجازاتهای سەنگین و مجازاتهای قرس زیاتر شێوەهایەکی کلاسیک و کۆنە کە هێشتا لە ناو وڵاتانی دنیای سێوەمە بەتایبەت لە وڵاتانێکا کە قەیرانی سیاسی هەیە بۆ چاوترسێنکردنی خەڵک هێشتا هەرماوە بەڕێوە ئەبرێت. ئاساری ئەمە لە حوزەی سیاسیە باعثی وەحشەت و ترساندنی خەڵک و تۆقاندنی خەڵک ئەوێ بە شێوەی کەم ماوە. بۆچی کەم ماوە ئەگەر تۆ چاوی لەکەی کوردستانی باشوور ئەنفال کرا شیمیایی کرا توندوتیژی لەو ئاستا بوو زۆر هیچ حەق و حقوقێک بە ڕسمیت ناسا نەناسرا بوو بۆ ئەو خەڵکە و دیمان عەکسۆڵ عەمەڵەکەی چوو بە ئاقارێکە کە کورد مەجبور بوو بچێتە ئاستێکی توندوتیژیەکی زیاترەوە مقابلە مەسل بکات تۆ شاید لە کۆتا مدەتا بتوانی خەڵک تۆخێنی بەڵام لە دراز مدەتا ئەو شێوە ئاسەن کارکردی عەکس ئەداتەوە و خودی ئەو تەرەفە یا ئەو کەسە ئەوەی بەکار بردووە ئەوێتە قوربانی ئەوە مەسەلەن لە ئینقلابی فەڕەنسا تۆ چاوی لێ بکەی ڕوبسپیەر بۆ خۆی کە فەردێکی مؤثر بوو بۆ ئیعدامی خەڵک و بردنە ژێرگیوتینی خەڵک بۆ خۆشی لە ئاخرەوە ئەو کەسە بوو کە خۆشی چۆ ژێر گیوتین یعنی ئەوە عاقبەتی خشونەتە. ئەمە لە لەحازی ئیجتماعی و لە لەحازی ئەخلاقی وشتیشۆ وەزعیەتی جامعە تووشی ئانۆمیەکە کاوە حاڵەتایەکی ڕەوانی عمومی ناشیرین و ناخۆش پێشێرە بەنابەڵین لە هیچ کاتێکە ئیعدام ئەو تەسیری مثبەتی نابێ و نەیبووە. کاک حامد لە دەرێژەی ئین مۆزوعە وەلی وەجووری ترەکی کە باسە
هاتنە سەرکارە ئیجاریانەوە ئەسمە ئەداڵات خوازە کە هاتنە سەرکارەگە باسی لەسەر ئەوان بکەین یە سری شوارەی لە انتخاباتیدا و یە سری وادەوەئیددا ڕۆحانی لە سەرتاوە وەختی تەبلیغەکان انتخاباتی خۆی وەلی ئی تازگیە لە هەیلەی هەفتەی وەرینە ئیمە لە یونسی شنەفتی من کە گەلێگی لە ئوستانی لە کوردنشین کرد کە ئەو پەیامەی و ئەو مەسجەی لە کە ڕۆحانی داس ئەرا ئوستاندارەی گوش نەگرنەوە نەکەفتنە سەر ئەو مەسیرەکە ئەو توێت و ئستفادە لە نیروی لە بوومی و خۆجیی نەکردێ ئی پەیامە چی هەرسەنگنینیوە ئایا یە لەسەر دڵسوزیە لەسەر یەسە کە توان واقعان لە نیروی لە بوومیە متەخەسس استفادە بکەن یا یەشە قەزیە جووری ترەکە ئەم مەسەلە زیاتر شۆخیەکە تەنزیەکە کە بۆ ئیسفادەی تەبلیغاتی ئیسفادەی لێ ئەکرێ ئوسوولەن ئەگەر تۆ چاوی لێ بکەیت معمولەن قوانین و نهادها ئولگوهای سیاسی یا ئیجتماعی اقتصادی ناو کۆمەلگایەکە کە ئاستی حەق و ناحەق ئاستی زۆر شتی تر لە زۆر حەوزەی ترە مشخص ئەکا تۆ لە قوانینی ئەساسیە هیچ ئیشارەیە بە مافی تۆ نەکراوە قانونی ئەساسی ئێرانە چ لە دوای جمهوری ئیسلامی بە لە جمهوری ئیسلامی لە قوانینێک کە لە پێشنیار درراوە بە مەجلیس بە پارلەمان هیچ حقوقێک بۆ تۆ بەڕسمیت نەناسراوە باسی لێ نەکراوە و نەبووە بە قانون تا زەمانەتی ئیجرایی پەیدا بکە و لە زمینەی جزئیترا تۆ چای کە بەخشنامەکان ئاینامەهای داخڵی ناو وەزارەتخانەکان و ئیدارەکان کە بۆ خۆیان منشعب لە قوانینی ئەساسی و قوانینی عادین کە مەجلیسا تەسی بکرێت هیچ ئیشارەیەک بەوە کە مافی نیروهای سیاسی و ئیجتماعی تر خەڵکانی تر کۆمەڵانی تر لە ناو ئێرانە لە نەزەرا بگیریە نەدراوە بەنابەرین کە وەختی ئەوە نەدراوە هیچ زەمانەتێکیش وجودی نییە بۆ ئەو مەسایلە ئیجرا بکرێت و ئەمە زیاتر مانەوەحایەکی تەبلیغاتیە کە تەرەفەین بە شێوەیەکی نانەوێشتە ینی تەوافقاتێکی نانەوێشتە خەریکن لە پێش چاوی خەڵک کایە ئەکەن جەرانهایەکی سیاسی دێن بە ئەساسی بەرژەوەندیایەکی شخصی خۆیان وەکو مەسەلەن شۆغڵی وەکو اقتصادی وەکو سیاسی لە ئاستی یەک نەفەرە ئەویش خۆیان دێن بەلاخەرە گفتمانێک ڕێخەن بڕێ ڕێی جەمەکەن و لە تەرەفی مقابڵیش ینی لە مەرکەزیشە بۆ خەڵک ڕازیکردن دێن بڕێ ئینتقاد یا خود ئینتقادیەک ئەکەن کە هیچ زەمانەتێکی ئیجرایی و هیچ نەتیجەیەکی نییە بەنابەری ئەمانە زیاتر شۆخیە یعنی ئەگەر تۆ چاوی لێ بکە حکوومەتی یا مەسەلەن دەسەڵاتی ئێستای ئێران چه ئاینامەیەک یا چه قانونێکی تەقدیمی مەجلیس کردووە کە بڵێ ئاغا ئەم مافە بۆ مەسەلەن فڵان گروهی ئیجتماعی فڵان نەتەوە لە نەزەرا بگیریە مەسەلەن زوانی دایکی خۆ ئەمانە ئەوەڵە بێ بکرێ بە قانون دوای ئەوە ئیجرایی بێتەوە ینی زیاترەوە سەرکارنانی خەڵک و کایەی ئەم تەرەفە و تەرەفە لە عەرسەی سیاسیە لە پێشچاوی خەڵک دەستخۆش بوو کاک حامد منە ڕەت جەمبەندی باوەتەی لە دوو ساشتمی پرسیار ئارەستەم بکەم و دوایەوە وەختەکە دەمە خدمەتە خۆدان ئەگە مۆزووی دوو ساشتن باسی بکەین مەخۆمەڕە ماوەی کەمێک تەجروبەی ژیان لە دەرەوەی وڵات داشتم ئەوەی کە قابل لەمس پێڕام ولی دووسرمی وە لەسەر یە باس بکەین ببینین تا چه حەدی ڕاستی و ناڕاستی قەزیە هەس لە وڵاتی لە دموکراتیک ئیجورە ڕایچەم و ئیجور لەلی فام کردمە کە چون مۆزوع سیاست مۆزوعێکە تقریبا هەم قرسە هەم ئەو جورە کە باید و شاید لەزەت نێرێت کە مەسەڵەن جورە فرە لە بەشەی لە کۆمەڵایەتی هۆنەری یانە مەسەڵەن ئینسان تێکەڵی بود ئەو لەزەتە نێرێت و یەکەم قرسە و مەنیکەر و شەکەتکارە فرە خەڵک نییە چون وەرە لای لە هەڵبژاردنە مەسەڵەن دانیشتووی کە بتوانێت ڕشتەی هەڵبژارێ معمولاً بەشە سیاست کەفیدە و ئاخرەی لە وە کەسێکی کە تێکەڵە باسی سیاسەتەوە بوون فرە کەمن
وخاطر ئەمە ئیجووری شەڕایچم کە تەنانەت وڵاتی لە دموکراتیک خەڵاتی گیر بکەنە ڕاکەسێک کە بەس سیاست هەڵبژارنەوە خۆیان ڕژیانیان و قاتی مۆزوی لە سیاسی جامعی خۆیان بوون. ئی قەزیە لە ناو وڵات خۆمان هەستکەی ئەلبەت نەفەقەت وڵات خۆمان وڵاتی کە نادموکراتیکن چمانی کەسێکی کە وەرە و لای سیاست چەن و توان سیستەمە سیاسی وڵات خۆیان یارمەتی بێن و کۆمەکی بکەن معمولا دژایەتی وە گەردیان کردێت و نەتیجەکەیشی ئاخرەکە وەرە و ئێدام چوون. ترس لە چەس ئی سیستمی لە ئیجووری نواگیریکەن ئاسان منتوان ماوە بڵێ مۆسم باسی ترس نییە ئەوە باسی ئەوەیە کۆمەلگاهای پێشکەوت و کۆمەلگاهای دموکراتیک بڕێ مەقاتعی تاریخیان تێپەڕ کردووە. ئەنواعی جنبشها و بزوتنەوەهای جۆرا و جۆر چینایەتی تەبقایەتی جنسیەتی ئەقەلیەتیان تێپەڕ کردووە. بووەتە کۆمەلگایەکی نەهادینە شدە نەهادینە کراو و تۆ ئەگەر چاوی لێ بکەی ئەمانە دەورانی ڕەنسانسیان تێی کردووە دەورانی ڕفۆرماسیۆنیان تێی کردووە ئەسر ڕەوشەنگەریان تێی کردووە ئینقلابی سەنعەتیان تێی کردووە و زۆر شتی تر بحرانی مەشروعیەتیان هویەتیان تێی کردووە بحرانی مەشروعیەتیان تێی کردووە بحرانی مشارەکەت بحرانی تەوزیع ئەمانەیان تێپەڕ کردووە. دەسەڵاتی کلیسایی و هاتووەتە دەوڵەت مطلقەی مۆدێرن دەوڵەتی لیبەراڵ دموکراتیک دەوڵەتی ڕفا لە هەر قەیرانێکەوە لە هەر بورهەیەکی تاریخیە ئەمانە بە هەزینەهایەکەوە کە دایانە بە خوێنهایەکەوە کە ڕژاوە زەحمەتایەک کە کێشراوە ئاستێک لە دەسەڵات دموکراتیک کراوە مەرحەلەیەک لە تەوسعی اقتصادی یان ڕەت کردووە پێشکەوتنیان بەخۆیان یانەوە دیوە وە شتەکان ئیتر حاڵەتێکی تەخەسوسی کراوی پێدراوە خەڵک دێت مەسەلەن تاو حەدەکە کەسی خۆی کاندی دەکا یا مەسەن بەرنمەیەکی تازە حزبێکی تازە ئەیهێرێتە ئاراوە بە پێویست ێزانی بزانێت نیازەکانی ئەم چییە لەناو ئەوانە هەڵبژێرێت و ئەوان جوابگون بە جامعە یان ئەتوانێت بیرروڕای خۆی دەرببڕێت. بەڵام ئەگەر تۆ چاوی لێ بکەیت جامعەی ئێمە کۆمەلگای ئێمە بە تایبەت وڵاتانی جەهانی سێوەم ئێران و جێگەیەک و کوردستان هێشتا مەسەلەن بحرانی هەویەت کە 4 قەڕن 5 قەڕن لەمەوبەر دنیای ڕۆژاوە ئەوەی تێپەڕ کردووە ئێمە هێشتا تێپەڕمان نەکرد وەسەن هەویەت لە ئێرانە هێشتا شتێکی گۆنگە مەسەلەن ملت هێشتا شکڵی نەگرتووە هێشتا دەسەڵات کە لە زمانی ماچیاوێل و هابز و ژان بۆدۆن و ئەم متەفەکرە گەورانە زەمینی کراوەتەوە ئەتۆ چاوی لەکەی لێرا هێشتا سەرچاوی دەسەڵات سەرچاوی قدرەت منبعی مەشروعیەتی قدرەت هێشتا لە ئاسمانە خوددایە خەڵک نییە زەمینی نەکراوەتەوە. بەنابەرین ئەوەی کە تۆ ئەبینیت وڵاتانی ئەوێ بەو شێوەیە دیارە ئەو شتانە زۆر پێشتر ئەو بەرهە تاریخیانە تێپەڕ کراوە و نەهادینە بۆ هەر بۆرهەیەک و هەر لە هەر بزوتنەوەیەکی مەسەلەن یا جنبشێکە بووە ئاستێ لە پێشکەوتن بخۆی دەسەڵات دیویەتی جامعە دیویەتی بەڵام لێرە تۆ چاوی لێەکەی ئێمە تەوای ئەو قەیرانانەمان هەیە تەوای ئەو بحرانەمان هەیە مەراحلی تاریخیە مەگەر تۆزێت لە ڕەوانگەی خەتیشۆگەر چای لێ بکەین دروستە هێشتا سرعەتی پێشکەوتن زۆرترە وەکو جاران نەماوە بەڵام ئەمانە هێشتا ماونەتەوە هیچی حل نەبووە و دەورە تاریخیانە تێپەڕ نەبووە بۆ یەکانێ ئەتۆ بحرانی هەویەت بحرانێکی گشتیە مەسەلەن کورد لە ئێرانە هێشتا بە مافی خۆی نەگەیشتووە یا مەسەلەن بحرانی مەشروعیەت هەیە یا مەسەلەن تەوسعەیەکی اقتصادیە گە بچینە بە شێوە ڕەوانگەیەکی تر شکلی نەگرتووە هێشتا مەسەلەن چینی کرێکار و بزوتنەوەیەکی کرێکاری بەهێز نەهاتووەتە ئاراوە تا مەسەلەن قوانینی کار دموکراتیک بکاتەوە زۆر یەک لەم کێشانە بۆیە ئەو بحرانانە ئەو قەیرانانە ماون و ئەمەیشە باعثەوە بووە کە نوعێک لە ئالۆزی و نوعێک لە
ئەو کێشانە کە ئەیبینین ئەمڕۆ وجودی هەیە. دەست خۆش بوو کاک حامد من پرسیارانم کۆتایی وە پێ هاتووە دیارە کۆتایی باسە لە خۆدان قسەی دەرێن و باسی نەکردمە پرسیار نەکردمە ڕوێ بینەری لە عزیزمان بێشێنێ و تکایە پێم وایە ئەوانەی کە لە حەدی بەرنامەکە وەختی بەرنامەکە بوو باس کراوە منیش وەکو خۆم سپاستان دەکەم دەستان خۆش بێت. دەست خۆش بوو بینەری ناوبڕی وەگەردێکە دوێنیم و تێمە خدمەتتان دەست خۆش. بینەری لە عزیز بەرنامەی هەنار ئی بەشیشە لە بەرنامەیلمان پێشکەشیەوەی عزیز کردی من و هەوڵمان یەبی کە ڕزایەتی وە لەی بەرنامە حتمان وەدیباریم. لە ڕاستیە هەرچی تەلاشی ئیمە هەست هەدەفمان فقط ڕزایەتی وەست و هەدەفمانەوەسە کە ئەو مۆزوع تەوەری لە کە خەیمە وەرە باس دەغدەغە و مشکلە خەڵک و کومەلگای ئیمە بوت. لە کوتایی بەرنامەکە لە تەرەفە خۆم و ستافە بەرنامەی هەنار و کل کارمەندەی لە ڕۆژهەڵات تیڤی یە جارەترەک سەرخۆشی لە بنەماڵەی شەهید فەرزادە کەمانگەر و هاوڕێیەلی کەم و لە لای تریشە و پیرۆزباییشم و خاترە خوێنە ئی شەهیدەی لەمانە کە پێشکەش وە کوردستان و نەتەوەی کوردکەن تا هەفتەی ترەک و هەینێ بانان ماڵاوە. Thank you.